بیژن مرادی. تاوتنیا سێرەی شەوانی ژیانمە ساتی پێکەنینت تەواوی دڵخۆشیمە ئاسمانی ژیانم بە تیشکی چاو جوانە ئامێزت بۆ وجودم گەرمی هەموو ئەوینمە ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە من ێوارم ناوێت چون هەتا دوای هەتاوە ئازی چاو هەڵێنە نیگات دێنە خوارەوە ئەمە وێ سەیری من کەن هیچ کات نەچن بەلاوە ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە من ێوارم ناوێت چون هەتا دوای هەتاوە ئازی چاو هەڵێنە نیگات دێنە خوارەوە ئەمە وێ سەیری من کەن هیچ کات نەچن بەلاوە تەنیەت بۆم دەوێ دڵم لە دوات ناسرەوێ نەمەوێ لێم دووربی دەردن لە من کەوێ تەنیەت بۆم دەوێ دڵم لە دوات ناسرەوێ نەمەوێ لێم دووربی دەردن لە من کەوێ ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە من ێوارم ناوێت چون هەتا دوای هەتاوە ئازی چاو هەڵێنە نیگات دێنە خوارەوە ئەمە وێ سەیری من کەن هیچ کات نەچن بەلاوە ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە من ێوارم ناوێت چون هەتا دوای هەتاوە ئازی چاو هەڵێنە نیگات دێنە خوارەوە ئەمە وێ سەیری من کەن هیچ کات نەچن بەلاوە ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە من ێوارم ناوێت چون هەتا دوای هەتاوە ئازی چاو هەڵێنە نیگات دێنە خوارەوە ئەمە وێ سەیری من کەن هیچ کات نەچن بەلاوە ژیانم بەبێ تۆ ڕۆژێکی بێ هەتاوە